داوا لە هەموو هاوڵاتیانی بەڕێز دەکەم کە ڕۆژی دەیدا بیکەنە کەرنەڤاڵ بۆ ئەوەی خاچی هەرێمی کوردستان ڕزگار بێ و دەنگدەن بەو لایەنەی کە داکۆچی لەسەر مەسلەی کورد و کوردستان و مافە دەستوریەکانی دەکات. کاتێک کە دەبینم ناوچە دابڕێنراوەکان و مادەی 140 هێشتا نەگەڕێتەوە باوەشی کوردستان بۆیە بڕیارم داوە ڕۆژی دەیدا بچمە سەر سندوقی دەنگدان دەنگ بەو لایەنەی دەدەم کەوات مادەی 140 دەگەێتەوە قورسایی کورد زیاد دەکەن لە بەغدا و بۆیە بڕیارم داوە دەنگ بەو لستەی بدەم کە قورسایی کورد زیاد دەکەن لە بەغدا. دەنگ دەدەم بە ئەو لستەی کەوە خزمەت دەکات بە شار و گوند و هەموو قەزا و نەحیەکان و دەنگ دەدەم بەو لایەنەی کەوە وەکو ژیان و ماڵ و منداڵ و خزم و کەسمان دەپارێزێت. من دەنگ بەو کاندیدە دەدەم کە حیزبەکەم بۆی دیاری کردووم، داوا لەو کاندیدانە دەکەم کە لە بەغدا یەکگرتوو بن.